سلااوان لێ بەڕێسان لەگەڵ دەستپێکی جەژنی قورباندا دەستگامنەکان خرانە حاڵەتی ئامادەباشیەوە بەڵام پرسیاری ئێمە ئەوەیە ئاخۆ دەستگامنەکان و بە تایبەت پۆلیسی هەرێم بێگرفتن لە ڕووی پێداویستی و سیستمی ئیدارەکردنی ئەمنیەتی هەرێمی کوردستان لا دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم لیوا.عەبدوڵا خەیلانی بەڕێوبەری گشتی پۆلیسی هەرێم گفتوگۆ دەکەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت بەڕێزانیوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پەیجی نارتەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن تاوەکو ئێمەش ڕوبەڕووی میوانەکەمانی بکەینەوە. کاک عەبدوڵا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت بۆ پرسیارە دەست پێ دەکەم پلانی ئێوە بە تایبەتتر وەکو پۆلیسی هەرێم چی بوو بۆ ڕۆژانی جەژنی قوربان؟ بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم پێشەچی و پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو موسڵمانانی جیهان و عێراق و کوردستان دەکەم و یعنی خاصەتەن ئەو پێشمەرگانەی کە لە سەنگەری بەرگریکردنن لە خاچی کوردستان و هیوادارم ساغ و سەلامت بن. بەنسبەت ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هەرێم ئێمە گشت هێزەکانمان خستوتە ئامادەباشی لە تاکو ڕۆژەکانی جەژن کۆتایی دێت و هەروەها گشت مۆڵەتەکانمان ڕاگرتووە بە مەبەستی ئەوەی کە هەموو هێزەکانمان لە ئەفسەران و کارمەندان بەشدار بن لەو پلانە ئەمنیانەی کە هەر پارێزگایەک پلانە ئەمنیەکی تایبەتی بەخۆی هەیە و بە پێی تایبەتمەندی جغرافی و هەروەها اقتصادی و اجتماعی ئەو محافەزەیە پلانی ئەمنی خۆی لە جنەی ئەمنی ئەو پلانە ئەمنیە جێبەجێ دەکات. بەڵێ مەبەستەکەی من زیاتر ئەوە بۆ ئەو پلانەی کە یاخود ئەو ئەرکانەی کە سپێردراوە بە ئێوە وەکو پۆلیسی هەرێمی کوردستان چین؟ ئێمە وەکو پۆلیسی کوردستان ئەرچی سەرچیمان ئەوەیە دابینکردنی ئەمن و ئاسایش لە بۆ هاوڵاتیان. ڕۆژەکانی جەژن خاصەتەن کەوا حرەکە دەبی لە بینی شارەکان و ئیزدحامێک دروست دەبی وەلەو ئەم ساڵەکە فەرقیە لەگەڵ ساڵانی پێشوو بەڵام لەگەڵ ئەوەش جیاوازەکە چییە؟ هەموو مناسبەیەک پلانی ئەمنی تایبەتی خۆمان هەیە و جێبەجێ دەکەین. بەڵێ باست لەوە کرد کە ڕەنگە جیاوازی هەبێت لە نێوان ئەم ساڵ و ساڵی ڕابردوودا یاخود ساڵەکانی دیکەدا حەز دەکەم زانم و جیاوازیە چییە؟ ئەو جیاوازی ئەوەیە لە ساڵەکانی ڕابردوو گەشتیارەکی زۆر دەهات لە بۆ کوردستان بەڵام ئەم ساڵەکە نسبەی گەشتیارەکان کەمترە لە ساڵانی پێشووتر واتە ئیزدحامەکە تۆزە کەمتر دەبی بەڵام لەگەڵ ئەوەش ئیزدحامەکی زۆر دروست بووە لە هەموو پارێزگاکانی هەرێم بەنسبەت ئەو ئاوارانە کە ڕویان لە کوردستان کردووە. بەڵێ بە تایبەت بۆ ئەم ساڵ وەکو خۆدوتت جیاوازی هەیە ڕەنگە حاڵەتەکە جیاواز بێ بە حکمیەوەی هەرێمی کوردستان لە ئێستادا لە ڕۆبەڕووبوونەوەدایە لەگەڵ چەکدارانی داعش و لە پێشووتردا مەترسی زۆر هەبوو بۆ سەر هەرێمی کوردستان. دەمەوێت زۆر بەڕوونی بزانم پۆلیس چی کردووە بۆ ئەوەی ترسی هاوڵاتیان بڕەوێنێتەوانێت لە ماڵەکەی خۆیدا بە تایبەت کە ئاوارەیەکی زۆر هاتوونەتە هەرێمی کوردستان ناڕزای هاوڵاتیانی هەرێممان بینی سەبارەت بە هاتنی ئاوارەکان پلانی جیاواز یاخود چییە ئەوەی کە پۆلیسی هەرێم ئیزافەی کردووە لە هەر چوار پارێزگاکەدا بە هەڵەبجەشەوە حتمەن بۆ ئەم ساڵ؟ پۆلیسی هەرێم بە بەشداری لەگە هێزە ئەمنیەکانی تر واجباتێکی زیاتر دەبینی خلال ئەو فترەی کەوا جەژنە و هەروەها هاتنی ئاوارەکان ئەویش ئەوەیە لەو شوێدانەی کەوا کەمپەکان دروست دەکرێن پۆلیسی لە بۆ دابینکرایە لە بۆ پاراستنی ئەمنیەتیان و هەروەها بێجگەلەوە هەموو دەوریاتەکی مشتەرەکەیە لە بینی پۆلیس و ئاسایش و هێزەکانی تر و هەروەها بێجگەلەوە پۆلیس هەستا شوێنی ئەو زێرەڤانی و بەرگری فریاکەوتنانەی گرتیتەوە کەوا چوونە بەرەکانی جەنگ لە ناو شارەکاندا نقاتەکانی حراستیان ئیستیلام کردیە. بەڵێ کاک عەبدوڵا زۆر جار جۆمان لێ دەبێت یعنی بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنە دەگیرێت لە سیستمی ئیدارەدانی
ئەمنیەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەلایەن پۆلیسەوە بۆی دەوترێت سیستمەکەیان سیستمێکی کۆنا من دەپرسم ینی دەمەوێت بۆ خۆدەوەم بۆ تەکید بکەیتەوە بەڵێ وایە سیستمەکە سیستمێکی کۆنا یان ئەگەر کۆنە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی بتوانن بە سیستمێکی نوێ پۆلیسی هەرێم بنیات بنێنەوە؟ نەخێر سیستەمەکەمە سیستەمەکی کۆن نییە بەڵام پێویستی بە بەرەو پێشچوون هەیە وەزارەتی ناوخۆ لەو هەوڵەدایە یعنی شتی زۆر زیاتر بکە طبیعی سیستەمەکە سیستەمی دەبی تەکنۆلۆجیا بێتە ناو هێزەکانی پۆلیس ئێستا بەرنامەکەیە کەوا هەموو شارەکانی کوردستان کامێراتی مراقبەی لە بۆ دابدرێ و بێزگەلەوە یعنی دادەندرێ وەکو بڵێ 911 هەم وەکو سیستەمەکانی عالەمی لە هەر شوێنێکبی دەتوانن پەیوەندی بکەن و داوای پۆلیس بکەن و هەروەها دابینکردنی پێداویستەکانی پۆلیس لە سیارات لە بینا یعنی وەزارەتی داخلیە بەردەوامە بەڵام ئەو یعنی بەڕاستی لە باری دارایی ئەو خێرانە دارایی هاتووتە پێش تەسیرەکی لە وەزعەکەی کردێ واتە گرفت هەیە؟ گرفتەکە ئەوەیە وەزارەتی دارایی احتیمالە بەپێی سیستەمەکی خاصی خۆی تایبەت کارەکان ئەنجام بداتن گرفتەکە ئیلا ئەوەیە لەوە گرفتی ترمان نییە ئێمە بەڵێ پۆلیسی هەرێم خولی هەیە مانگانە ساڵانە بۆ ڕاهێنانەوەی پۆلیسەکانی بۆ ئاشناکردنی بە سیستمانی دنیا خولی لەم جۆرانەتان هەیە ئێوە کاک عەبدوڵا؟ بەڵێ ئەو خولانە بە ئەغلەبی ئەو خولانە کە دەکرێنەوە لە دەرەوەی وڵات دەکرێنەوە بەڵام ئەو خولانە ئێمە خولی تریشمان هەیە کە لاناو لە محافەزات دەکرێتەوە وەکو یعنی نوێکردنەوەی زانیاریەکان و خولەکانی تر کە لە محافەزەکان دەکرێنەوە و خولی تایبەتمەندی دەکرێتەوە هەر کەس بە نسبەت اختصاص و خولی تر هەیە لە دووەلی عەرەبی دەکرێتەوە مەسەلەن لە ئوردن خاصەتەن خولی بەڵگەکانی تاوان کەەوە برین ئیشەکی اختصاصیان هەیە ئەوانە وە خولی تریش دەکرێتەوە لە ئیتحاد ئەوروپی لە دووەلی تر هەموو بە ئەفسەران و کارمەندانمان بەشدار دەبن و ئێمە سیستەمەکی تازە وەکو بڵێین تشکیلێکی تازە لە ناو پۆلیس دامەزرایە بەسەوە لە بیداتەویش پێی دەڵێن پۆلیسی کۆمەلگایی ئەو پۆلیسی کۆمەلگای واتە کۆمیونیتی پۆلیس ئەوە پۆلیسێکە وەکو جسرێکە لە بینی هاوڵاتیان و لە بینی پۆلیس یواتە بەشداریکردنی خەڵکان لە بڕیارەکانی پۆلیس بەڵێ بەڵێ باشە پەیوەندیتان لەگەڵ چ وڵاتێکدا هەیە بۆ نوێکردنەوەی سیستمی خوێندنی پۆلیس چونکە ئێمە خاوەنی کۆلێژی پۆلیسین لە هەرێمی کوردستاندا ڕاستە من خاوەنی کۆلیژی پۆلیسین ئەوانیش لەلایەن خۆیانەوە کۆلیژی پۆلیس کەوا سەر بە وەزارەتی ناوخۆیە ئەویش لە تەنسیقی لەگەڵ وەزارەتی ناوخۆیە لە ناحیەی دەوڵات ئەوە باعتیبار کۆلیژی پۆلیس سەر بە من نییە بەڵام من زانیاری لەسەر ئەوە هەیە ئەفسەرەکانیان داخلی دەورات دەبن و هەروەها زیاتر لەگەڵ ئیتحادی ئەوروپی ئەو علاقاتە مەوجودە و لەگەڵ دووەلی عەرەبیش بەڵێ بابەتێکی دیکە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەندێک پرسیار کراوە لەسەری ئەویش مەسەلەی دەسەڵاتی پۆلیسە بەوەی باز لەوە دەکەن کە پۆلیس وەکو پێویست ناتوانێت هەموو کەسێک بگرێت سەفین قدر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت لە زۆنی زەردا ئەگەر بەرپرسێکی گەورەی پارتی ئەو ناوی هێناوە سکاڵا یاسایی لەسەر بێت بە هیچ شێوەیە کێزەکانی پۆلیس توانای دەستگیرکردنیان نییە کۆمنتی ئێوە لەسەری کاک عەبدوڵا دەنگت باش ناگات ئێمە بەڵێ دیارە کاک عەبدوڵا بە باشی هەم وێنە و دەنگەکەی ناگاتە ئێمە هیوادارم هاوکارانم بە زوویی ئەگەر گرفتێک کە بێت چارەسەری بکەن دیارە کۆمنتێکی زۆر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتووە کە دەیانەوێت وەڵامیان دەست بکەوێت لەسەر مامەڵەی پۆلیس و ڕۆژنامەنووسان سەبارەت بە دەسەڵات و ڕۆڵی پۆلیس لە ناوچەکاندا بە بێجیاوازی هەروەها پرسیاری تەنانەت هەندێک لە کارمەندانی
پۆلیسی هەرێممان بۆ هاتووە کە دەیانەوێت لەسەر موچە زانیاری بزانن هەروەها سەبارەت بە ئەو مۆڵەتانەی لەبارەی چەکەوە دەدرێت بەوان هەروەها پرسیارێکی زۆر هاتووە لەسەر کردنەوەی خولی دیارە خولی سەربازی یاخود پێگەیاندنی ئەفسەرانی پۆلیس ئەوانەی کە کۆلێژی پۆلیسیان تەواو کردووە هەروەها کۆمنتێکی سیر هاتووە کە دەڵێت خۆشحاڵم بۆ یەکەم جار دەیبینم هەرچەندە ئێمە چەند جاری تر هەر لەم بەرنامەیەوە لە دیوی دووەمی هەواڵدا میوانداری بەڕێز لیوا.عەبدوڵا خەیلانیمان کردووە چەند کۆمنتێکی دیکە هاتووە هیوادارم هاوکارانم هەم لە شاری هەولێر ئەگەر گرفتەکە لێەوە بێ چارەسەری بکەن و هەم هاوکارانی خۆم لە کۆنتترۆل چارەسەری ئەو گرفتە بکەن بۆ ئەوەی وەڵامی لانی کەم ئەو هاوڵاتیانەمان دەست بکەوێت کە کۆمنتیان بۆ پرسیارەکانیان بە کۆمنت بۆ ئێمە ناردووە و چاوەڕێی وەڵامن ئێستا لە لیوا.عەبدوڵا خەیلانی وچانێکی کورت وەردەگرین و لەگەڵتان بەردەوام دەبین. MRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین وەکو ئاماژەم پێکرد میوانەکەم لیوا.عەبدوڵا خەیلانی بەڕێوبەری گشتی پۆلیسی هەرێمی کوردستانە کاک عەبدوڵا دیارە ماوەیەکی کەممان ماوە داوای لێبوردن لە چۆ لە بیرەناریش دەکەم کە بەهۆی گرفتێکەوە نەمانتوانی ئەو ماوەیە کە لە دەستمان چوو لە گفتوگۆکەمان بەردەوام بین بەڵام من کۆمنتەکانی فەیسبووکت بۆ دەخوێنمەوە بۆی تۆ وەڵامیان بیتەوە ئەو کۆمنتی کە کردم بە پرسیار بۆ تۆ وەڵامەکەیم دەست نەکەوت دەڵێ ئەگەر بەرپرسێکی گەورەی پارتی لە زۆنی زەرد سکاڵا یاسایی لەسەر هەبێت بە هیچ شێوەیەک پۆلیس ناتوانێت دەستگیری بکات دیارە کۆمەڵی کۆمنتی دیکە هاتۆ باز لە دەسەڵاتی پۆلیس دەکەن دەمەوێت وەڵامی تۆ بزانم. بەنسبەت ئەوەی کەوا هەر کەسێک کەوا فەرمانی دەستگیرکردنی لە بۆ دەربچی لە حاکم پۆلیس بارکەکانی خۆی هەڵدەستی بەس هەندێک کەسەیە کەوا قانونن یعنی دەبی موافقەی مەرجەعی وەربگیرێتن ئەوەیە عایقەکەنەوە هیچ عایقی تر نییە ئەویش موافقەتی مەرجەعی کە وەرگیرایە ئەتیادی زراعەتی قانونی لەگەڵ دەکرێت ئەتو نابی بڵێ بەعام وەڵا ئەگەر یەکێک لە زۆنی زەرد یا پارتی بی وەڵا ئەبر قەبزی دەبی تەنفیز ناکرد ئەوە دیعای ئەسڵ و ئەساسی نییە نازانم سوالەکەی ترسم بوو. بەڵێ یەکێک هەر سەفین خدر پرسیارێکی دیکەی ئەوەیە دەڵێ لە کاتی خۆپشاندانەکاندا ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکاران کە ڕۆماڵی خۆپشاندانەکان دەکەن زۆر جار لەلایەن هێزەکانی پۆلیسەوە هێرش دەکرێتە سەریان یاخود ئازار دەدرێن ئەو پێشنیازی کردووە کە هەم بۆ ڕۆژنامەنووسان و هەم بۆ پۆلیس کۆنفرانس و خول بکرێتەوانێ پێم وابێت وەرکشۆپیشە بۆ لەو بارەیەوە حتمما وەڵامی ئێوە لەو بارەیەوە. خۆم شخصیان بەشدارم لە چەند وەرکشۆپ کردیە لەگە بەرپرسەکانی ئەعلام لەگە برادران هەموو لە ڕۆژنامەنووسەکان بەس مذەکەرەی تەفاومیشمان تەوقیع کردیە یعنی چ خروقاتێکی وا نەبووە احتیمالە پێشتر هەبوو بی بەس ئێستا کە هیچ خروقاتێک نییە یعنی ئەتو ناتوانی تەعمیمی بکەی بەلای بەعام یعنی احتیمالە خروقاتێک لە ڕۆژنامەنووس دەبی تجاوز لەو دەکرێت چون قانونی ڕۆژنامەگەریە دەبی ئیلتیزام بی بە بنودی قانونەکە احتیمالە تجاوزەکە لە فەردەکی پۆلیس بیتن ئەوجا لەو حالەتە محکەمە هەیە ئەوە ساف دەکاتەوە کەوا چێ مقەسەرە دەتوانن داوا بنووسن و مراجعەی مەحاکم بکەن. بەڵێ کاک عەبدوڵا زۆر جار ئەفسەران باس لەوە دەکەن کە لە کاتی پلە بەرزکردنەوەیاندا چەند مانگێکی پێ دەچێت تاوەکو وەڵام دەدرێنەوە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئەگەر ئەمە گرفتێک بێ؟ موضوعی پلە بەرزکردنەوە قەزت پلە بەرزکردنەوەی ئەفسەرانە یاخود کارمەندان؟ بەڵێ ئەفسەران ئەفسەران بەنسبەت ئەفسەران لیژنەی پلە بەرزکردنەوە لە وەزارەتی ناوخۆ کە من خۆم ئەندامم لەو لیژنەیە فایلەکان هەموو لە مدیریات دێتن کە طبعا هەژدە مدیریت تابعی بەڕێوەبەراتی گشتی پۆلیسە لە هەموو کوردستان کە فایلەکان دێ بێزگەلەوە هی بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هاتوچۆ دێ و هەروەها پۆلیسی ڕێگەزنامە دێ و دەوائیرەکانی تر سەر بە وەزارەتی ناخۆ هەموو کۆ دەکرێتەوە ئەو لیژنەیە هەموو تەوقیع دەکەن لەسەر مەحزەرەکان ئەوە دەنێرن لە بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیرانیش تەتبیق دەکرێت دەبی بچیتە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی هەرێم باعتبار جەنابی سەرۆکی هەرێم ئەو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە
ئەو فەرمانی هەرێمی پێدەدەچی بە پلە بەرزکردنەوەی ئەفسەران یعنی تاخیربوونەکە ئەو مەراحلانەیە کە دەیبڕێت پەیوەندی بە ڕۆتیناتەوە هەیە واتە بەڵێ بەڵێ پرسیارێکی دیکە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕۆتینە نەبەوەی قانونە ئەگەر بەڵام دەکرێت کار ئاسانی زیاتری تێدا بکرێت ڕۆتینە چونکە لەبەر ئەوەی پلە بەرزکردنەوە لە قانون تهدید کرایە دەبی سەرۆکی هەرێم فەرمانی هەرێمی پێدەر بکات بەڵێ 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 چەند خوێندکارێکی دیارە خوێندکاری کۆلێژی پۆلیس بوون هەرچەند خۆیان ئاماژەیان بەوە نەکردو بەڵام باز لەوە دەکەن کە ئایا خول دەکرێتەوانێ بۆ ئەوەی ببنە ئەفسەر ئەو خوێندکارانی کە دەرچووی کۆلێژی پۆلیسن خوێندکاری کۆلیژی پۆلیس خولی چی دەکرێتەوە دەبی خوێندکاربی کولیەکانی مەدەنی تەواوکردنی قەزنەوە کۆلیژی پۆلیس بەڵێ ئەوان وا پرسیاریان کردووە دەڵێن ئەگەر ناوەکەیت بۆ بخوێنمەوە باز لەوە دەکا کە ئایا لە داهاتوودا هیچ خولێکی ئەفسەری هەیە بۆ ئەو پۆلیسانەی کە دەرچووی کۆلێژن دیارە ڕەنگە بە دیاریکراوی بەستی کۆلێژی پۆلیس نەبێ بەڵێ ببوورە بەڵێ ئێستا تێگەیشتم بەڵێ خۆل دوو جۆرە خول دەکرێتەوە خول لە بۆ خەریجی ئەو کولیاتانە دەکرێتەوە کە بە ئەسڵ مەدەنینە چە کولیەکەیە تهدید کرایە ولەوە پەیوەندی بە من نییە بە کولیەیە بەزە من معلوماتم بۆ جوابیان دەدەمەوە وەبی ئەو برادەرانە ئاگادار بن و خولیشەیە ئەو پۆلیسانەی کە ئەسنای وەزیفا کولیەکیان تەواو کردیە ئەوان لە تەفسیراتیان بۆ دەکرێت و حەقی خۆشیانە داخلی دەورات بن و ئێستا کە دەورات لە دەراسەدا دوای جەژێت احتیمالە ئەو دەوراتانە بکرێتەوە ئەو وەختی شروطەکانیش ئێعلان دەکرێتن باشە پرسیارێکی دیکە باز لەوە دەکەن کە بۆچی تاوەکو ئێستا دەمانچە بەسەر هەندێک لە پۆلیسەکاندا دابەژ نەکراوە هەروەها من بۆ خۆشم چەند پرسیارێکی ئیزافە دەکەم چونکە کاتەکەم زۆر کەمە دەمەوێت بە تەواوی وەڵامم بیتەوانێ بۆچی تاوەکو ئێستا هیچ لیوایەک نابێتە بەڕێوبەر ئەمە پەیوەندی بە پلەکەی تۆ هەیە کە تۆ لیوایت هەروەها پرسیاری کۆتاییشمەوە دەبێت کە ئایا بۆ وەرزی داهاتوو جلوبەرگی پۆلیس دەگۆڕێت؟ بەنسبەت مەوزوعی پێدانی دەمانچە دەمانچە ئەمە هەندێک تەوزیع کرایە لەسەر ئەو پۆلیس و ئەفسەرانی کە پێویستیان پێێتی بەڵام بەداخەوە یعنی هەندە حەوادثەیە کە دەبینی ئەو برا پۆلیسە یاخود ئەفسەرە خاسەتەن پۆلیسەکان کە چەکەکە دەباتەوە لەگەڵ خۆی دوای ئەرچی ئەرکەکە ئەرچینێ لە ماڵەوە دەبینی دەستکاری دەماچەکەتکە گول لەک دەردەچی خوا نەخواسە بە یەکەچی نێزی چی دەکەوی و زۆر حاڵەتی وامەدوە یعنی بیتە مەئسات ئەمە تاکید دەکەینەوە ئەو پۆلیسانەی کەوا خولیان لەسا دەماچەکان دیتە ئەوانە دەماچیان پێدەدرێ و هەروەها هەویەش خاسیشان لە بۆ دروست دەکرێت کەوا بتوانێت چەکەڵ بگرن بەس بەخۆی کەوا تعلیمات دەبی ئەسنای دەوام چەکەڵ بگرن کە دەماچەیە یاخود کلاشن کۆفە و کە دەوام خلاص بوو مەشجەب دەبی لە دایرەکەی هەبی تەسلیمی مەشجەبی دەکاتەوە دووەم ڕۆژ ئیسترامی دەکاتەوە کاتم زۆر کەم ماوە سوپاس دەکەم وەڵامەکانت چڕ بکەیتەوە بەڵام چەکی پێوی بیان دەکەین بەڵێ ئەوە تەواو بەنسبەت دەمانچە بەنسبەت وازات گوتت مەوزوعی لیوا چ بوو بەڵێ تاوەکو ئێستا هیچ کەسێک بە پلەی لیوا نەبووتە بەڕێوبەر لە ناو پۆلیسی هەرێمدا جگە لە خۆت کە لیوای تو بەڕێوبەری پۆلیسی هەرێمی کوردستانی مە پەیوەندی بەو پلەی تۆ هەیە؟ نەخێر تەبعاً زۆر مدیریەتی شوڕتەی محافەزاتێک کە پلەیان لیوایە و تەرفیعیان کردیە بوونە لیوا یعنی ئێستا کە من کە لە دائرەی خۆ من لیوام ئەمن تقریبا 11-12 لیوا لەژێر ئیمرەتی من کار دەکەن کە بەڕێوەبەریاتەکانن باشە سوپاس پرسیاری کۆتایی کە سەبارەت بە جلوبەرگ بوو لە تعلیماتی وەزارەتی داخلی تعدید کرا بەنسبەت جلوبەرگ ئەمە جلوبەرگ نووسرامان بەرز کردوەوە بۆ وەزارەتی ناوخۆ داوای جۆر و ژمارە جلوبەرگەکانمان کردیە و چاوەڕێیم لە وەزارەتی ناوخۆ موافقەی وەزارەتی مالیە وەربگیرێت بۆ دابینکردنی جلوبەرگ. سوپاس بۆ لیوا.عەبدوڵا خەیلانی بەڕێوبەری گشتی پۆلیسی هەرێمی کوردستان سوپاس دەکەین کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. ئازیزانی ناوتی زۆر سوپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.